پێویستە مەزانسێنی فیلمەکەمان بزانین چییە کاتێکمان پراگەین فیلم دروستکەین فیلمێکی مێژووی دروستەکەین پێویستە مەزانسێنەکەی بزانین. وەرکشۆپێکی تایبەتە بە فێربوونی بنەماکانی فیلمسازی. ماڵی هونەری ڤیر با سپۆنسەری نووسینگەی قوبات تاڵەبانی لە کەرکووک بە ئامانجی ڕەخساندنی دەرفەت و گەشەپێدانی توانای گەنجان لە بواری سینەما ڕێکی خستووە. بیناسازێکی شەرقیە ئۆکەی تۆزێکی نزیکە بەڵام دیارە وەزانی بەردا ئاوها نەبوو بەردا ئاوها نەبوو. پرۆگرامی وەرکشۆپەکە با شێوەیەکی گشتگیر داڕێژراوە و قۆناغە سەرەکیەکانی دروستکردنی فیلم لە خۆ دەگرێت. بەشداربووان لە ماوەی 10 ڕۆژدا ئاشنا دەکرێن بە بوارەکانی نووسینی سناریۆ و دەرهێنانی سینەمایی و تەکنیکەکانی وێنەگرتن و مۆنتاژ و بەرهەمهێنانی فیلم. یەکێکە لە پرۆژەکانی ماڵی هونەری ڤیر لە کەرکووک ئەمە لە ڕێگای فۆرمێکەوە نزیکی 15 بۆ 20 ڕۆژێک بەر لە ئێستا فۆرمێکمان بڵاو کردەوە هەر کەسێک ئارەزوی بەشداریکردنیە لە وەرکشۆپ هاتوانە ناوی خۆی تۆمار بکات لە کۆی 45 فۆرم توانیمان 18 کەس بەشدار بوو وەربگرین. ئەمڕۆ 8ەم ڕۆژی وەرکشۆپەکەمانە کە تایە بە تیۆری و پراکتیکی کار لەسەر پرۆسی دروستکردنی فیلم و فێربوونی دروستکردنی فیلمەکەین لەم بارەیە. بەشداربوانی خولەکە جەخت لە گرنگی ئەنجامدانی ئەم جۆرە وەرکشۆپانە دەکەنەوە لە کەرکووک و بە هەنگاوێکی کاریگەری دەبینن بۆ زیندووکردنەوەی بزاوتی هونەری. بە بڕای ئەوان ئەم دەرفەتە یارمەتی دەردەبێت بۆ ئەوەی گەنجان بە شێوازێکی زانستی فێری فیلمسازی بن. ماوەی 4 ساڵ لە خۆم خیبرم لە کەستم دیزاینەرە هەیە و هەستم کرد یعنی ئەو ئیشی کە ئیکەم لێرەیە لە فیلمسازیە خۆمە بینمەوە و ویستم لەگەڵم ستافەیە بەردەوام بم وەکەوەی کە زانیاریکی زۆر باشم هەبێت لەسەر فیلمسازی و لەسەر ئیشوکارەکەی خۆم و ماوەیەکی زۆریشە ینی هەوڵی بۆ ئەم شتێکی وا هەبێت لە کەرکووکا بۆی بتوانم سودمەند بم لێ. حەز و خولیام هەبوو بۆ سینەما بەڵام نەمەزانی لە چ بەشێکا پەرە بە خۆم دەم بۆ نمونە لە نووسینە لە بە بڵێن تەسویرە یان لە ئاکتە. ئەم وەرکشۆپە زۆر یارمەتی دام کە ئەو بوارە بدۆزمەوە کە خولیام لێ هەیە توانم داهێنام بکەم تیای و ئەوە زۆر دڵخۆشکەرە کە لە کەرکووک وەرکشۆپێک هەبێ بە زمانی کوردی بۆ ئێمە چونکە زۆربەی کات ئەو وەرکشۆپ و خولانەیەکرێتەوە بە زمانی ترن. ئەمە هەلێکی زۆر جوان بوو لەلایەن ماڵی هونەری ڤیرەوە کە ڕەخسانیان بۆ گەنجانەکانی بۆ گەنجی کەرکووک. لە وەرکشۆپەکەدا 18 گەنجی ئارەزوومەند لە بواری فیلمدا بەشداریان کردووە. ئەم هەنگاوەش وەک پشتگیریەک بۆ کەرتی ڕۆشنبیری و هونەری لە کەرکووک هەژمار دەکرێت تاوەکو لە داهاتوودا نەوەیەکی شارەزا و خاوەن بەرهەمی سینەمایی لە شارەکەدا دەربکەون. هەوار فارس، کەناڵی کەرکووک.